ساوتان لێبێت و ئەم کاتتان باش من ئێستا لە پارکی ئازادی شاری سلێمانیم لەگەڵ یەکێک لە کاندیدەکانی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق گفتوگۆ دەکەم. دەمەوێت وەڵامی بەشێک لەو پرسیارە گرنگانەی خەڵک لەو کاندیدە بەڕێزە وەربگرمەوە بۆ ئێوە لەگەڵ بەڕێز دکتۆر ئاسۆ فەرەیدون کاندیدی ژمارە 29 لە بازنەی دوی شاری سلێمانی گفتوگۆ دەکەم پێکەوە هەم پیاسەیەک دەکەین هەم هەوڵدەدەم بەشێک لەو پرسیارانەی ئێوەی ئاراستە بکەم بۆی لانیکەم وەڵامی هەندێکیان بۆ ئێوە وەربگرمەوە. سڵاو لەبێ کاک دکتۆرم کاتت باش. سپاس دەکەم سڵاو بۆ تۆش بۆ بینەرانی خۆشەویست برام. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ئەم ماوەیە زۆر لە بانگەشای باس لە هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان دەکرێت. ئەو ناهاوسەنگیە چییە دروست بووە ئەسەن ئەمەوێ بزانم هۆکاری ئەو ناهاوسەنگیە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەگەر ئەو هاوسەنگی وەک دەڵێن بگەڕێتەوە چ گۆڕانکاریەک ڕوودەدا؟ وڵاهی خۆی لە 2009 ئێمە بینیمانە کە تای تەرازویانی تەرازوو لە نێوان زۆنی سەوز و زەردا تێک چوو ئەو هاوسەنگیە بەڕاستی لاواز بوو یان دەتوانین بڵێن ئەم زۆنە دەنگەکانی بە بەراورد لەگەڵ زۆنی ئەو لا کەمتر بووەوە بۆ خۆشمان بە چای خۆمان بینیمانە و کاریگەری ئەمە لەسەر خزمەت گوزارێکی و ئەم ناوچەیە بۆیە ینی ئێمە بڕوامان وایە کە تێکچوونی هاوسەنگی کاریگەریشی خراپی لەسەر کۆی هەرێمی کوردستان ئەبێ و تەجروبەی ساڵانی ڕابردوو وابزانم باشە بەڵێنێکی زۆر دروستکردنەوەی هاوسەنگیەوە دەدێت ئەو دنیا وەک ئەوەی کە دەبینرێت و دەبیستێت ئەو دنیا خەیاڵیە دەکرێت لە ڕێی گەێڕانەوەی هاوسەنگی هێزەوە دروست بکرێت لە هەرێمی کوردستان لانی کەم لە زۆنی سەوز وەکەوەی کە خۆتان ئازانی بڕوامان بەوەیە کە ئێمە حزبێکی جەماوەرین یعنی هەموو حزبێکیش کە جەماوەری بوو پێگە و قورسایی و توانای لە توانای خزمەتکردنی خەڵکی لە بەقەدەر ژمارەی دەنگەکانی خۆی و ژمارەی کورسەکانێتی بۆیە کە پێگەی کە ژمارەی کورسەکانی دەنگدەری زیای کرد قیاسی ئەو دەنگدانش بە ژمارەی کورسیەکانە ئەو کاتە پێگەی خۆی زیاکە قورسایی خۆی زیاکە و تواناشی لە خزمەتکردنی هاوڵاتیانە زیاکە و ئەمە نەک هەر تێرە بە نسبەت تێرەوە ڕاستە بۆ هەموو وڵاتانی جیان ڕاستە و حزبێکی سیاسی هەوڵدا کە گەورەترین ژمارەی کورسی بەدەست بێنێ بۆی بتوانێت خزمەتێکی زیاتر بە خەڵکی خۆی بگەێنێ. باش هەموو کاندیدێت ئاسایی مافیەوە هەیە کە داوا لە سەرجەم هاوڵاتیان بکات کە دەنگی پێبن چی واکات لە دەنگدەری ئێرە تۆ جیا بکاتەوە لە کاندیدێکی تر دەنگ بە دکتۆر ئاسۆبات دەنگ بە کاندیدێکی تر نەدا چی هەیە لە بەرنامەی کاری تۆیە کە دەکرێت بەهۆی ئەوە دەنگ بە تۆ بکرێت؟ بەڕای من ئاسۆ فەریدون تاقی کراوەتەوە یەکەم ئاسۆ فەریدون لە ئاستی وعدەکانی خۆی بوو وعدیاوە پابند بێ بە ڕێکەوتنی سیاسی حکوومەتی خۆجێتی سلێمانی و لە کاتی خۆیان دەسەڵاتی بەجێهێشتووە بڕیاری داوە و بەڵێنی داوە کە لەگەڵ خەڵکەکە بێ و بەجیان نەهێڵێ و پشتی فەرمانبەرانی ناڕازی و خۆپشاندانەکانی یا و باجیشی لەسەرراوە ئاسۆ فەریدون بڕیاریا بوو کە پشت نەکاتە خەڵک و لەبەر خەڵک چۆتە لە بەغدا بۆ نەوت و بۆ غاز و بۆ محەویلەی کارەبایی و بۆ پێداویستی پزیشکی و بۆ پێداویستی پەروەردە چۆتە ئەوێ و باجیشی لەسەرراوە لە کاتێکا کە لە حکوومەت هەرێمی کوردستان لە قێرانێکی گەورە بووە و نەیتوانی ئەو پێداویستیە جێبەجێکە ئاسۆ فەریدون وعدیا بوو لە دوای پارێزگاربوونەوە بچێتەوە سەرکارەکەی خۆی وەکو پزیشکێک کار بکات و بەڵێنەکەی جێبەجێ کردووە لەبەرەوە ئەمە لایەکێتی ئاسۆ فەریدون خاوەنی ئەزمونێکی ئیداریە بەخۆی پارێزگاربوون کە بەڕای من مەدرسەیەک بوو بۆ من لە ڕێگەی تەعاملکردن لە خەڵکورد و لەگەڵ خەڵکو و لەگەڵ ئیدارەیە ئاشنا بووم بە خبرەیەکی زۆر و ڕەنگە یەکێک لەو شتانی کە ئاسۆ فەریدون شانازی پێوە ئەکایان ئەتوانێت بەکاری بێنێ و پەیوەندی و علاقاتانی کە ئەو ساش لەگەڵ بەغدایە توانی ببێتە جسری هەندێک لەو بەدیهێنانی و پێداویستیانە بۆ ئێرە بۆیە زنانینی زمانی عەرەبی ینی بەڕێی من وەکومێ بڵێم بابزانی ینی پەرلەمانی عێراق بێژگەلەوەی بیەکی سیاسیە بیەکی اجتماعیە بیەیە کە تایە زانینی زمانی عەرەبی کەلتوری عەرەبی توانینی دروستکردنی پەیوەندیەکی کۆمەڵایەتی لەگەڵ هەموو نوێنەرانی با بڵێن پەرلەمان ئەبێتە هۆکاری
دروستوانینی تەسیر و قووەت و دروستکردنی لۆبی لە باش ئەمە لە ڕابردووە بۆ ئایندەی نزیک چیت هەیە دەتەوێت چۆن باوەڕ بە خەڵک بهێنی کە لە 4 ساڵی ئایندەیە لە ئەگەری چوونیت بۆ پەرلەمانی عێراق لەوێ توانی چی بکەیت؟ ئێستا من لەگەڵ خەڵکا بووین هەمیشە ئەوە بۆی ینی بۆ خەڵکیش ڕەنگە شایەتی ئەومان بۆ بە لە بەغدا بڕوا من بڕوام وایە کە بەغدا مرکزی قەراری سیاسیە بڕوام بەوەیە کە ئێمە ئەبێ وا بکەینەوە قرارانەی بەغدا لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بێ ئێمە ئەبێ وا بکەین بەشێک بین لە دووبارە نزیک بوونەوەی ئەو هەرێمی کوردستان و بەغدا بە شێوازێکە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بێ دوورکەوتنەوە لە یەکترازان یعنی ئەو جۆرە علااقەتە با بڵین تەندروستی کە هەبوو لە ساڵانی ڕابردووە ئێمە بە پێچەوانی ئەوە کار بکەین لە قازانجی هەرێمی کوردستان ئەم دەوڵەتە دەوڵەتێکی فیدرالیە ئەم دەوڵەتە فیدرالیە پێکەوە بەستراوە هەر شتێکی خراپ لە هەرێمی کوردستانیان لە بەشەکەی تری دەوڵەتی فیدرالی بە شێوازێکی خراپەکەوێتەوە لەسەر ئەو بەشەیکە و بە هەمان شێوە بە نسبت باشی ینی من دوو نمونەت بۆ ئێمە لە 2014 داعش هاتەوە مانزانی تر لە مووسڵ و سەلاحەدین و لە ئەمبارە وەستێت و پەلاماری ئێمە یاو وەش تووشی شەڕێکی نەگریس بوون ماوەی 2 ساڵ هەتاکو کۆتایەکانی 2016 لە بە هەمان جۆریش کە کۆرۆنا هات کۆرۆنا لە شوێنی یەک پارێزگای عێراقەوە نەبوو لە هەموو لە پارێزگارێک دەستی پێکرد و هەموو عێراقی کردەوە چارەسەرەکەش بۆ هەمووان بۆ بە یەک چارەسەری مرکزی بۆ هەموو پێتان وایە کە بەغدا دیسان دەبێ بڵین قوڵایی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان ئێمە بڕوامان وایە کە بەغدا مرکزی قرارە کە بەغدا ئەو جەیەیە کە تایە پرسێک لاکەرەوەکان با بڵین تایە بڕیاری لەسەر درێ ئەمە بڕوامان وایە وەکو چۆن بە نسبەت شیعەکانەوە نەجەف و کەربەلا مقدسن بەڵام کە کێشە و گرفت دەبێت و بۆ چارەسەری کێشەکانە چنەوە بەغدا ئێمەش بڕوامان وایە کە سلەیمانی و هەولێر و دوهۆک شارەکانی خۆمان خۆشەویستن بەڵام بۆ کێشەکان هەرە بێ بچینەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان هەرە بێ بچینەوە بۆ باشە دوو ساڵانی ڕابردووە 2 ساڵ پارێزگاری ئەم شارە بوویت پرسەنە خۆت دەڵی ساڵێک و 7 مانگ بەڵام خەڵک هەر بە 2 ساڵ لەسەر تۆ حسابەکە خەڵک دەپرسێت تۆ 2 ساڵ لە محافزی سلێمانی بووی چیت کرد چۆن دەتوانین ئەمە بکەینە نمونەیەک ئەزمونێک بۆ ئەوی وایان لێ بکات دەنگ بە تۆ بدەیت سپاس دەکەم وڵا خۆ دەزانی ئێمە لەگەڵ دەست بەکاربوونمان لە پارێزگا شەڕی داعش بوو شڕێکی قرس بوو ڕۆژانە شەهید ڕوویە کردە هەرێمی کوردستان و تایبەتی پارێزگای سلەیمانی قەیرانێکی دارایی سەخت بوو تێکچوونی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بوو دابەزینی نرخی نەوت بوو بۆ ئێمانە هەمووی کاریگەریەکی خراپی هەبوو بەڵام ینی خەڵک بەشێک بوو بەڕاستی ینی ئەگەر من سەرکەوتوو بمە بێ سواسی و خەڵکە بکەم بەڕاستی چووکە و خەڵکە بەشێک بوون لە دەستنیشانکردنی کێشەکان و تەنانەت چارەسەرکردنیان بەشێکی زۆر زانی لەو چارەسەرانی ئەو کاتە ئەو خەڵکە خۆی بەشدار بوتایە ئەو سۆلیدارەتی خەڵکە لە کاتی شەڕی داعشە شتێکی بێوێنە بوو ینی حەق بوو ئێمە یەکەیەکی تۆمارکەین خەڵک لەگەڵ منە فڵچەی بۆ یاخکردنی بەدەستەوە لە 2 ساڵەیە تا چەند سەرکەوتوو بوو بڕام وایە ئەوە خەڵکە بێ بڕیار بە هەم بۆ منیش و هەم بۆ کەسانی پێش من و کەسانی دوای منیش کە تا چەند سەرکەوتوو بوون بەڵام منە تەنها ئەوە ئەڵێم کە خەڵک بەشدار بوو لەگەڵمانە لە چارەسەر و ئێمەش هەتا ئەو شوێنانی کە ئەمانتوانی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کێشەکان چارەسەرکەین کردومانە دوای ئەوە گلەییش هاتۆتە سەرمان دوای ئەوە ڕخنی گەورەش هاتۆتە سەرمان کە چوینەتە بەغدا لە پێناوی ئەو خەڵکی کە ئێستا سێرمانە ئەمان بینێت لەو شاشەی ئێوە ئەو کاتە ئەگەر تۆ بەبیرێ بێ ئەو کاتە بۆ چوونی ئابووری سربەخۆ بوو لە یەکترازان بوو دوورکەوتنەوە بوو بەڵام خۆمان بینیمان بەداخەوە لە قازانجی خەڵکانە بۆ بۆشونە لەگەڵ پارێزگاری ئێستای سلێمانی ئەو کات لە بانگەشەی هەڵبژاردنە جۆرێک لە توندی لە نێوان ئێوەیە دروست بوو و کار گەیشتە ئەوەی کە لە دیبیتەکانتاندا تا ڕادێک بە توندی وەڵامی یەکتری بنەوە ئێستا پێکەوە لە ناو یەک لیست و لە ناو یەک هاوپەیمانەتیدا چۆنە پێکەوە ئێستا لە ناو ئەو هاوپەیمانەتیە پەیوەندیتان چۆنە هاوپەیمانەتی هەیە هاوپەیمانەتی یەکێتی و گۆڕان ئەبێ بیرن نەچێ خواستێکی هەردوو ڕەحمەتی جەنابی مام جەلال و کاک نەوشیروانە ئەم ئاسۆفەرەی دوونەش بە شایەتی ئەوەی باشە ئێستا
فەیسبوک هەیە هەر بڕۆ سەر پێیجەکانی جاران ئەو سەردانانی لای کاک نەشیروانی ڕەحمەتی بەشێک بوو لەو ڕۆژێک کە ئەمڕۆ پێگەشتوین من شانازی پێوەکەم یەکێک بووم لەوانەی لە کاتی پارێزگاربوونمان بە یەک مەسافە لەگەڵ هەموو حزبولانە سیاسەکان لەناو حکوومەتی خۆجێتیا مامەڵەم کردووە حەزەکەم بڕۆی بپرسی لە قایم قام لە مدیری ناحیە لە بەڕێوەبەری گشتی لە بەڕێوەبەراتە ئەمنیەکان لەیەکەیەکیانی هەموو حزب سیاسەکان بڵێ ئاسۆ فەریدون چۆن بە یەک مەسافە بەعزێ جار گلەییم لەسەر هات ئەیانوت تۆ دوورتری لە حیزبەکەی خۆت و نزیکتری مەسەلەن بۆ نمونە لە لایەکیکە لەبەر ئەوە هاوپەیمانێکە جگەلەوەی کە خواستی و دوو پیاوە ڕەوانشاد و ڕەحمەتیەن لە هەمان کاتیشە ئارامیشی بەخشیوە بەم شارە لە زووەوە چاوەڕوانی تێزانی ئەو جۆرە ئەو خەڵک سەرڕایبوونی قەیرانی ئابووری و ئەمنی و لە ساڵانی ڕابردووە تەحملی قەیرانێکی سیاسی نەکرد بۆیە بەڕای من یعنی کارێکی باش بوو و هیوادارم کە پێکیشەوە لە داهات و شارپەنیست بە خوێنەوەی ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە خەڵکێکی زۆر ناڕازین لە بارودۆخی هەرێمی کوردستان و لە کاتی بانگەشەش بەڕوونی ڕەنگە تۆ زیاتر لە منیش هەست بەوە بکەیت کە خەڵکی زۆر ناڕاستە و بەشێک لە هاوڵاتیان ئەوەی کە دەردەکەوێت ئاماژە بۆ بوونی بایکۆتکردنی هەڵبژاردن پێتان وایە تا بەشێکی داواکاری خەڵک لە مەسلەی بایکۆتا لەسەر حەقە هەڵبەت ئەوە بەخوێنەوەی ئەو بارودۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستان بایکۆتکردن یان مقاتعەکردن دوو ئاڕاستەیە بەشێکیان جەنابەت بە جوانی وتت وتێت کە منیش ئێڵێمەوە گلەی خەڵکە لە حکوومەت و لە حزبە سیاسەکان و بێمتمانەی ئەو خەڵکێ لە پرۆسی سیاسی ئەمڕۆی عراق بەگشتی و هەرێمی کوردستانیش و خەڵک ناڵێن بەشێکی هەمووی حەقێتی لە هەموو گلەیەکانی حەقێتی ئەمە یەک بەشێکی تری موجهە مبەرمەجە و حزبێکی سیاسی دیاریکراو کە پارتی دموکراتی کوردستانە لێی قازان جەبێ نەچوونی خەڵک من حەزەکەم ئەوە بە خەڵک لێرەوە بڵێم خەڵک ئەگەر نەچێ لەبەرەوەی پارتی دەنگێکی دیاریکراوی هەیە قیمەتی ئەو دەنگە لە چاو دەنگدەرە زیادەکە ئەگەر دەنگدەر کەم چێ بۆ سەر سنووقی هەڵبژاردن بۆیە ئەوە ئەگەر ڕووبدات لەم زۆنە لەم پارێزگای سلەیمانیە سزادانی ئەم پارێزگایە کە خۆی ئەساسەن سزادراوە لەبەرەوە ئاگای من زۆر داوا لە خەڵکەکەم بە هەر دەنگێک بە هەر شێوازێک دەنگەدەن وەرنە سەر سندوقەکانی دەنگدان چونکە نەهاتنتان و مقاتعەکردنتان سزادانێکی کەی ئەم زۆنەیە کە لە پێش هەموو کەسێکەوە خۆمان قازانجی بە خوێنەوەی ئەو بارودۆخە سیاسی ئاڵۆزەی کە ئێستا لە عێراق هەیە ئایندەی کورد لە ناو عێراقی داهاتوودا بە تایبەت لە دوای هەڵبژاردن و بابەتی هاتنە پێشەوە پێگەیانی حکوومەتی عێراق چۆن دەبینێت ئەگەر بەم شێوازەی ئێستا بچینە ناو پەرلەمانی عێراق و بەم پەرتەوازی کە ئێستا هەیە ئەم خەلەلە دووبارە بێتەوە بەڕای من هیچ گەشتبین نیم هەموو پەرلەمان لە هەموو شوێنێکیش باسم کردووە هەموو کورسێکی پەرلەمانی هەر حزبێکی سیاسی بێ هەر لایەنێکی سیاسی بێت تەنانەت کە ساعتی سەر بەخۆش بێ خاوەنی ئەرزش و قیمەتی خۆی هەیە تەنها بەوەی کە هەمومان هاوتەریبی یەکین پارەلێل لەگەڵ یەکیشکین لە بەشدار بین لە ڕێیەکی مشتەرەکە دەتوانین قورسایی بەو بە پێگەی کورد بەدەستبێنین ئەزانی سەدرەکان خاوەنی 54 کورسی 54 کورسین ئەتوانن بڕیار بن هەڵبژاردن تێک بن ئەتوانن بڕیار بن هەڵبژاردن ئەنجام بدرێ کۆنتترۆلی شەقامەکەن ناو پەرلەمانەکەن ناو حکوومەتەکەن ئێمە بە هەمان ژمارەی کورسیەوە لەبەر ئەو بوونی هاودەنجێ لە نێوانمانە ئەو کورسیانەمان ئەو قورساییە زۆر زۆر سپاس بەڕێز دکتۆر ئاسۆ فەریدون کاندیدی ژمارە 29 لە بازنەی سلێمانی سپاس بۆ ئەو دەرفەتە بیرانی بەڕێز ئێوەش هەر شاد و بەختەوەر بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.